هۆڵەکانی گوندی تۆپزاوەیە. ساڵی 1970 شوێنی زیندانیکردن و جیاکردنەوەی ئەنفالکراوان بوو لە کەرکووک. لە ئێستادا لە بەردەم مەترسی دووبارە بە سەربازگەکردنەوەدایە لەلایەن سوپای عێراقەوە کە لە بنەڕەتدا موڵکی کوردی ناوچەکەیە. ماوەی چەند ڕۆژێکە هێزەکانی سوپای عێراق هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆ زیندووکردنەوەی شوێنی ئەنفالی کورد لە تۆپزاوە. خەڵکی ناوچەکە ڕوبەڕووی هەوڵەکان بوونەتەوە و دەڵێن ناهێڵن برینیان بکولێتەوە و بینای شوێنی ئەنفالەکان بکرێ بە سەربازگە. بەنیازن ئەم سەربازگەی نوێژەن بکەنەوە و بیکەنەوە بە سەربازگە جارێکی تر. ئێمە تەبعەن وەکو خەڵکی تۆپزاوە وەکو هەر کوردی قبول ناکەین ئێرە بکرێتەوە بە سەربازگە، چونکن تۆپزاوە یەکەم هیمای کۆمەڵکوژی و گەلی کووردە. جا ئێمە بە هیچ شێوێ ڕێگا نادەین. لێرەوە نێردران بۆ بیابانەکانی نوگرە سەلمان و بۆ سەماوە و شوێنەکە لێزن دەبەچاڵ کران. ئێرە ئێستا بێتە سەربازگە برینی ملەتی کورد لە هەر چوارپاتی کوردستان ئەکولێنەوە. قەت قبول ناکەین و داواکەین لە بەرپرسەکانمان بێنە سەرخەت بۆ ئەوەی نەهێڵن ئەم سەربازگە لێرە بکرێتەوە. خەڵکی تۆپزاوە کە ئێستا ڕوبەڕووی هەمەری هێزە سەربازیەکان بوونەتەوە دەڵێن پێویستە شوێنی ئەنفالکردنی کورد لە تۆپزاوە بکرێت بە هێمای قوربانیدانی نەتەوەی کورد، نەک جارێکی تر سوپا لێ جێگیر ببێت. گۆڕی بە کۆمەڵی ئەنفالەکان ئەوەتر لە نزیکمانە. ئەو پۆستاڵە گەڵاوانەی کەوا هاتنە سەر ئەو گۆڕانە هەمان ئەو پۆستاڵە گەڵاوانن کەوا ئەنفالیانیان کرد، ئێستاکە گەڕاونەتەوە سەر ئەم خاکە و ئەیانەوە داگیریکەنەوە. ئەم لەبەر چاوە دیارەکە ئەم قاعانە و قاعانن کەوا مناڵی کورد و ئافرەتی کورد و ئەختیاری کورد و هەموو کوردەکان کە ئەلێرە ئەنفالکران ئێستاکە ئەیانەوە بگەڕێنەوە. بەڕاستی ئەمە کارێکی زۆر ناخۆشە بۆ کورد. هەوڵەکانی دروستکردنی سەربازگە لە کاتێکدایە ماوەیەک لەمەوبەر هەوڵێک هەبوو بۆ تعریبکردنەوەی زەویوزاری سنووری تۆپزاوە لەلایەن هاوردەکانەوە. لە ئێستادا هەر کارێک بۆ بە سەربازگەکردنی زەویوزاری ناوچەکە بنرێت بە تەواوکەری شاڵای و تعریبکردنی ناوچەکە دادەنرێت. ئاسۆ ئەحماد، کورسات نیوز، گوندی تۆپزاوە، کەرکووک.